ڕۆژاوی لەگەڵ سەماسێ بەسمانە ئەو ئەم کەمپینە بۆ بەهاناوە چوونی ئەو کارەساتە دڵتەزێن و ناخۆشی کە بەسەر ڕۆژئاوا و تورکیادا هات بەڕاستی کارەساتێکی ناخۆش و دڵتەزێن بوو لە جۆرەکان ئێمە هەست بە بەرپرسیارەتی و جۆرە لە ئینسانیەت و جۆرێک بابەتی نیشتیمانی ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە بۆ ماوەیە کە هاوکاریەکان بگات بەدەستی ڕۆژئاوا و تورکیا. ئەم کەمپینە لە چەند ڕێکخراوێک و چەند کەسایەتی و چەند لایەنێکی سیاسی و تەنانەت چەند حیزبێکیش بەشداری تێدا کردووە. ئەمە جێگەی دەستخۆشیە کە بە هانامانەوە کەمپینە بە ناوی هاناوەیە جێگەی دەستخۆشیە کە توانیویانە هەمویان هاوکارمان بنووە پێکەوە کار بکەین. ئەو پێداویستیانە خۆتان ئەزانن ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە هەم لە ڕووی گەرمکەرە با بڵێن بەتانی وە خۆراک وە ئەو پێداویستیانی کە تایبەتە بە مناڵ وەکو شیر و دایبی لە ئێستاە زۆر زەڕورە و داوا دەکەین لە هەر کەسێک کە توانای هەیە بە پێی تواننا و ئیدی خۆی بتوانێت هاوکاری بنێرێ بۆ ئەم کەمپینە. زۆر گرنگە چونکە هەر هەمومان کوردستانین و ئەو پارچانەی تریش یەکێکنن لە وەک ئێمە لەوانەیە ئێستا ئەوان بەسەریان هاتووە ئەو کارەساتە ڕۆژگارێکیش بێ بەسەر ئێمەیە بێ بۆیە لە هەر شوێنێەوە خۆتان ئەزانن بە تایبەتی شاری سلێمانی و ناوچەوەکانی تریش کە هەمیشە کاتێک کارەساتی ڕوودەدات بە گەورەی و بە شێوایە لە شێوەکان هاوکاری هەر چوار پارچەی کوردستان بکەین.